باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی بە یاوەریشاندێکی ئەنجومەنی سیاسی و سەرکردایەتی ئیدارەی ڕاپەڕینی بەسەر کردەوە و لا وێزگەی یەکەمی سەردانەکەیدا لەلایەن بەرپرس و کارگەڕانی مەڵبەندی پێنجی کۆمەڵی ئیسلامیەوە پێشوازی لێکرا. دواتریش سەردانی هەریەکە لە مەڵبەندی حوتی یەکگرتووی ئیسلامی و مەڵبەندی چواری بستنەوەی ئیسلامی کرد. مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی سەعادنۆی سەرلەبەیانی بە یاوەری وەفدێکی ئەنجومەنی سیاسی و سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی سەردانی ئیدارەی ڕاپەڕینی کرد. لا وێزگەی یەکەمی سەردانەکەیدا لەلایەن بەرپرسی مەڵبەندی پێنج و کارگەڕ و ئەندامانی مەڵبەند و ژمارەیە کەسایەتی پێشوازی کران. پاشان مامۆستا عەلی باپیر لە وتەیەکدا ئاماژەی بەوەدا ئیدارەی ڕاپەڕین پێگەیەکی بەرچاوی هەیە بۆ خزمەتکردنی پرۆژەی ئیسلامی، بۆیە جێگەی بایەخمانە هاوکات جەختی کردەوە لە خود بودنیادنان لەبەر ئەوەی خەڵکی چاوەڕوانی زیاتری لێمان هەیە. لە هەمان کاتیشدا دڵنیاییدا لە بەردەوامی ئەو هەڵوێستانەی کە لە ڕابردوودا کۆمەڵی ئیسلامی هەی بووە. دواتر مامۆستا عەلی باپیر و وەفدی هاوڕێی سەردانی مەڵبەندی حوتی یەکگرتووی ئیسلامیان کردو لەلایەن بەرپرسی مەڵبەند و کارگەڕ و ئەندامانی مەڵبەندەوە پێشوازی کران. لای خۆیانەوە بەرپرس و ئەندامانی مەڵبەندی یەکگرتوو سەردانەکەی ئەمیری کۆمەڵیان بەرز نرخاند. دواتر لە وتەیەکدا مامۆستا عەلی باپیر باسی گرنگی و جێکەوتەکانی کاری ئیسلامی کرد لە هەرێمی کوردستان و وتی دەبێت ئیسلامیەکان جێگەی متمانەی خەڵک بن بۆ ئەوەی باری لاری خەڵکی ڕاست بکەنەوە کە ماوەی چارەکە سەدەیەکە لە سایە حکومڕانیەکی نابەرپرسیارانەوە باجەکەی دەدان. هاوکات مامۆستا عەلی باپیر جەختی کردەوە سەبارەت بەکاری هاوبەشی ئیسلامیەکان و وتی دەبێت ئامادەکاری ڕۆحی و سلوکی و سیاسی نوێ بکرێت لەلایەن هێزە ئیسلامیەکانەوە. لە وێزگەیەکی تری سەردانەکەیدا مامۆستا عەلی باپیر سەردانی بزوتنەوەی ئیسلامی کردو لەلایەن بەرپرس و کادیران و چەند کەسایەتیەک پێشوازی لە ئەمیری کۆمەڵ و وەفدی هاوڕێی کرا. بەرپرسی مەڵبەندی بزوتنەوە وێڕای بەخێراتنی ئەمیری کۆمەڵی ئیسلامی وەفدی هاوڕێی خۆشحاڵی خۆیان دەربڕی بۆ ئەو هەنگاوانەی کە نراوە بۆ هاو هەڵوێستی و کاری هاوبەشی ئیسلامیەکان. هاوکاتی وایان خواست پەرەی زیاتری پێ بدرێت. پاشان مامۆستا عەلی باپیر ئاماژەی بەوەدا ئەوەی نێوان مسلمانان تێک دەدات کاری ناشەرعیە و پابەندبوون بە بنەماکانی ئیسلام برایەتی پتەوتر دەکات. پاشان مامۆستا عەلی باپیر هەر لە ڕانی سنتەری ئیدارەی ڕاپەڕین سەردانی چەند کەسایەتیەکی دیاری سنوورەکە و بنەماڵەی چەند شەیدێکیشی بەسەر کردەوە و بڕیارە ئەمیری کۆمەڵ و ماوەی 3 ڕۆژ لە ئیدارەی ڕاپەڕین بمێنێتەوە و چەندین دیدار و کۆڕ و سیمیناریشی بۆ ساز دەکرێت. ئاراز ڕەسوڵ، کەناڵی ئاسمانی پەیام، ڕانیا.